ئەی کوڕ ئەگەر دەتەوێت کچێکی بەڕێز و پاک و بە حەیا و گوێڕایەڵ و بە وەفا ببێ بە هاوسەرت، ئەوە بزانە بە خۆنواندن و بە خۆسووکردن و تاتۆکردن و پارەفڕێدان و پۆز لێدان و ئەمانە بەخوا ناگەی بە کچی باش. چونکە کچێک کە لێی دەحەسەیتەوە و کە بووە بە هاوسەرت تەنها چاوی لەسەر دوو شتە. با کوڕان ئەگەیان لەم دوو شتە بێ. ئینسان لە تەمەنی هەرزەکاریدا جاری وا کاری نەشیا و دەکا بە حسابی خۆی بۆی سەرنجی کچێک بەلای خۆیان ڕاکێشێ. لەشی خۆی ئەو لەشەگە پێویستی بە تاتۆ بۆیە خوا بۆی دادەنای. هەموو لەشی خۆی وا لێ دەکا بێلەزەتی دەکا ئەمە چیە سەرنجی کچێک بەلای خۆیان ڕاکێشێ. حەز دەکا بە ئۆتۆمبیلەکەی خۆ بنوێنێ و نەڕوو هەر بە ئۆتۆمبیلی بکا و شتی گران بەهای پێبێ و جلی جوانتر لە حەدی خۆی بکڕێ و پارە فڕێدا و مەسرەفی زیاد بکە، ئێتر بە حساب سەرنجی کچێک بەلای خۆیان ڕاکێشێ. نە، کچی بەڕێز و بە حورمات ئەگە بە کەڵکی هاوسەرگیری بێ، ئەگە پشت و پەنات بێ، ئەگە دایکی منداڵت بێ، ئەگەر لە ئامێزیا بحەزیتەوە، چاوی لە دووشتی پیاوە. ئەمەش لە قورئانە هەیە. لە قورئانە یا ئەبەت استەئجیره ئین خەیڕ من استەئجەرتە القەوی الئەمین. بەخوا ئەو کچەی کە بە کەڵکی هاوسەرگیری دێ، کە لێی دەحەسەیتەوە، کە دەبێتە مای شانازی بۆت، شانازی بە ژنەکەتەوە دەکەی، ئەبێتە دایکێکی باش بۆ منداڵەکانی داهاتوت کە سەرت بەرز دەکا. ئەگە کەمیشت پەیدا کرد لە ماڵا خوا بە بەرەکەتی ئەم ژنە باشە بەرەکەتی تێدەخا و زۆر دەبێ، بەس چاوی لە دووشتی کوڕە. القەوی الئەمین. القەوی مەبەستەوەی نێ من لە ستور بێ، یعنی کاسبە، مەبەستەوەیە کاسبە. جا هەیە بەدەست کاسبی دەکا، کرێکاری دەکا، هەیە بە مێشک کەسابەت دەکا، لەسەر مێزێک لەسەر کۆمپیوتەرێک دانیشتووە ئەلحەمدوللا پارەیەکی زۆر پەیدا دەکا. هەیە بە فکر پێشکەش دەکا، نەخشە پێشکەش دەکا، بابەت پێشکەش دەکا و پارە وەردەگرێ. هەیە بە شەهادا زۆری خوێندووە، بڕوانامەی باڵای بەدەستهێناوە، ڕەنجی داوە، ئێستا بەرهەمی گەنجی خۆی وەردەگرێ و هەڵی دەگرێتەوە. یعنی ئەم کچە یەکەم شتێ دەکا بەهێزام کوڕە لە پەیداکردنی بژێوی ژیاندا پەراماری حرام نادا و بەهێزە و بە شێوەیەکی شەرعیانە و تەندروست و حەڵاڵ پارە پەیدا دەکا و ماڵ کۆ دەکاتەوە. دووەمیان ئەلئەمینە. ئەلئەمین یعنی ئەوەیە سەنگینە، کوڕێکی سەنگینە، ئەمینە، پاکە، بەویژدانە، مەردە، جوامێرە. ئەوەتانە ئەم کچە سەرنجیدا کاتێک کە موسا مەڕەکەی بۆ ئاودان ثم تەوەلە إلى الظل، قسەی لەگەڵا نەکردن، منەتی بەسەرا نەکردن، زۆر جوامێر بوو، زۆر پیاوە بوو، هەر یەکسەر پشتی تێکردن، پشتی تێکردن و ڕۆیش بۆ لای سێبەرەکە. ئێتر هیچ هینی بەلای ئەوانەوە نەمایەوە، بۆی دەرکەوت ئەمە زۆر ئەمینە، ئەمە پیاوێکی هەم بە ویژدانە، ویژدانی قبوڵی نەکرد دوو کچ لەوێ دانیشتن و مەڕەکان ئاو نەدرێ ئەم بێ هەڵوێز بێ. زۆر بە هەڵوێستە، زۆر بە ویژدانە، زۆر مەرد و پیاوە، زۆریش جوامێرە کە چاکەی لەگەڵکردن بەسەر چاویان نەدانەوە، ئەرکی پێ نەسپاردن، داوای کارێکی لێ نەکردن، قسە و قسەڵۆشی لەگەڵ نەکردن، چاوی تێ نەبڕین، بۆی دەرکەوت ئەم کچە باشە وتی ئەم پیاوە بە کەڵکی ئەوە دێ هاوسەرگیری لەگەڵا بکەم، ئەم کوڕە بە کەڵکی ئەوە دێ پاشە ڕۆژ باوکی منداڵەکانت بێ، سایە و سێبەری ماڵت بێ. واقعانیش حەسایەوە ئەو گەنجە موسا پێغەمبەری لێ دەرچوو. بۆیە کوڕیش ئەگەر دەیەوێت کچێکی باشی بەنسیب بێ هاوسەرگیری بکە، نەک هاوشەڕی، ئەوە بەڕاستی پێویستە ئەلقەوی و ئەلئەمین بێ.